ژیانە زۆر سادەیە سەردانێ لە پێناوە بەڵام چی بکە بێفایدەیە ئاخ زەمانە ژیان بۆ من وەک زیندانە زوو داما بێتاقەت بوو نەبڕایەوە ئەم گریانە ئاخ زەمانە ژیان بۆ من وەک زیندانە زوو داما بێتاقەت بوو نەبڕایەوە ئەم گریانە تێناگەم تۆ چۆن دەژی نەبڕایەوە من گریانە محاڵە من بێ تۆ بژیم لە یاد ناکەم یادەکانێ ئاخ زەمانە ژیان بۆ من وەک زیندانە زوو داما و بێتاقەت بوو نەبڕایەوە ئەم گریانە ئاخ زەمانە ژیان بۆ من وەک زیندانە زوو داما و بێتاقەت بوو نەبڕایەوە ئەم گریانە من ناتوانم بێ تۆ بژیم ئازانم تۆ وەفاداری دڵی شێتم عاشقی تۆیە عاشق چەندە بە ئازاری ئاخ زەمانە ژیان بۆ من هەر گریانە زوو داما و بێتاقەت بوو نەبڕایەوە ئەم گریانە ئاخ زەمانە ژیان بۆ من وەک زیندانە زوو داما و بێتاقەت بوو